قوتابیانی زانکۆ و پەیمانگاکانی هەڵەبجە لەسەر خۆپیشاندانەکانیان بۆ داواکردنی مافەکانیان بە تایبەت بۆ دەرماڵە بەردەوامن. ئەوەی کە کراوەتە ئێستا تاوەکو ئێستا بڵاو کراوەتەوە تەنها ئەوە هاوکاریەکە داواکاری ئەمە دەرماڵەیە کە حەق و مافی ڕەوای خۆمانە و زەوت کراوە لایەن حکوومەت و دەسەڵاتەوانێ. ئێمە بەردەوام ئەبین لە گرتبوونەوە خۆپیشاندان بۆ داواکردنی سەرەتاییتری مافی خۆمان کە هیچ پێدانی دەرماڵەیە هەتاوەکو وەڵامێکی جدیمان ئەدرێتەوە. ئێمە بەردەوام ئەبین ئەم بڕیارانەی کە هاتووە هیچی دەرماڵە نییە، تەنها پشتگیریەکی داراییە بۆ خوێندکاری کەم دەرامەت تەنها بە ماوەی ساڵێکیشە. دەرماڵەیە کە بە مافی سەرەتایی هەموو خوێندکارێکە، بەڵام من هەرچەنە خۆم خوێندکاری پاراڵەڵم، بەڵام لەبەر هاوڕەکانم هاتوون بە داوای دەرماڵە لە کاتێکا دەرماڵە مافی من نییە، بەڵام خوێندکاری تر هەیە کە پێویستی پێ، لەبەر ئەوانە منیش هاتوون بۆ داواکردنی دەرماڵە. داواکاریەکانی ئەمان دەتوانین بڵێن تا ڕادەیە گەیشتۆتە جێ، نەک بۆی کە لە 100% بۆی کە گەشتۆتە جێ بە مافی ئێمەش لە ناویانە دووبارە بەدەست بهێنێتەوانێکە پاراڵێڵین هیچی نێکمان نییە کە ئەبێ ئەسڵ لەوەیە خوێندکارێکی پاراڵە زیاتر پێویستی بۆ بڕۆپارەیە هەبێت. لەلایەکی دیکەوە لە بەردەم بەڕێوەبەرایەتی تەندروستی هەڵەبجە دەرچوانی دانەمەزراوی بەشە تەندروستیەکان و خۆبەخشەکانی تەندروستی گرد بوونەوە و داوایان کرد بە فەرمی دابمەزرێن، چونکە وەک خۆیان دەڵێن چەندین ساڵە خۆبەخشانە خزمەتی کەرتی تەندروستی دەکەن. چەند ساڵێکە زۆربەی دەرچوانی دانەمەزراو لە پای دڵسۆزی و خەمخۆری خۆیان بۆ کەرتی تەندروستی و هاوڵاتیان هەستاون بە ئەنجامدانی کاری خۆبەخشی شانبەشانی کارمەندانی تەندروستی لە ئەرکدابوون و خزمەتی هاوڵاتیان دەکەن. لەسەر جەم نەخۆشخانەکان و دەورێکی باشیان هەبووە لە ڕوبەڕووبوونەوەی ڤایرۆسی کۆرۆنا. لێرەوە داوا لە بەڕێزان پارێزگاری هەڵەبجە و بەڕێوەبەری تەندروستی هەڵەبجە و سەندیکای کارمەندانی تەندروستی هەڵەبجە و ڕێکخراوەکان دەکەین کە پاڵپشت و هاوکارمان بن لە داواکردنی مافەکانمان و گەیاندنی دەنگی خۆبەخشان و دەرچوانی دانەمەزراوی تەندروستی بەلایەنی پەیوەندیدار. ناڕەزایەتی و خۆپیشاندانی چین و توێژەکان بەرامبەر حکوومەت سەلمێنەری ئەوەیە نەیتوانی وەبارکی خۆی ئەستێت و مافە سەرەتاییەکانی هاوڵاتی دابین بکات. نمونەی قوتابیانی زانکۆ زیاتر لە 20 ڕۆژە لەسەر شەقا من و داوای گەڕانەوەی دەرماڵە دەکەن کە حکوومەت لە 2014 بڕیوەتی و تا ئێستا بەڵێنی پێدانەوەی دەرماڵی بە قوتابیان نەداوە. سامان فتاح کەناڵی ئاسمانی پەیام هەڵەبجە.